نواكم هاي كوري مسرور عمري 15 سال بو والله لسر درجات السر رقم وتي بابا كركوكي اما يا بكس نديها ئەمە دەستپێکی چیرۆکی گەنجێکە کاتێک لە تەمەنی منداڵیدا و لە کاتی مەترسیەکانی هێرشکردنە سەر کەرکووکی دڵی کوردستان نزیکەی 13 ساڵ پێشێستا بە باپیری کە سەرۆک مەسعود بارزانیە دەڵێت باوکە کەرکووکی ئێمەیە و بە کەسی مەدە. خاوەنی ئەم قسەیە ئارین مەسرور بارزانیە. ئێستا ئەو کە لە ساڵانی سەرەتای گەنجێتیدایە هەڵگیری دیدگایەکی نیشتیمانی و سەردەمیانەیە. ئارین بارزانی دەرچووی بەشی پەیوەندیە نێودەوڵەتیەکانە لە زانکۆی ئەمریکی لە دهۆک لە ئەکادیمیای سەربازی شاهانەی سانتێرستی بەریتانیاش خوێندنی تەواو کردووە و خاوەنی بڕوانامەی باڵای ئەکادیمیە. ئەم پاشخانە نیشتیمانیە و ئەکادیمی و سەربازیە لەم تەمەنەدا وای کردووە لەسەر ئاستی عێراق و ناوچەکە ڕۆڵی هەبێت و لەگەڵ سەرکردە دیار و کاریگەرەکان لەوانەش شێخ محەممەد بن زاید سەرۆکی ئیماڕات و چەند سەرکردەی دیکە دەرکەوێت ئاڵوگۆڕی بیرۆکەکانیان دەکەن بۆ دانانی استراتیژیەتی خزمەتکردنی گەنجان و پێشخستنی وڵاتەکانیان. لە لووتکەی جیهانی حکوومەتەکانیش کە ئەم ساڵ لە دوبەی بە ئامادەبوونی 6 سەرۆک وڵات و 500 وەزیر بەڕێوە چوو، ئارین مەسرور بارزانی لە دانیشتێکی تایبەتدا تیشکی خستە سەر ڕۆڵی سەرکردەکانی داهاتوو چۆنیەتی ڕەخساندنی دەرفەت بۆ گەنجان کە بووە جێگەی سەرنجی ئامادەبووان و تێڕوانینەکانی ئەویان بەرز نرخاند. سەرکردایەتی زۆرجار بە هەڵەوە دەبینرێت تەنیا شتێکی سەربازی سیاسی یاخود بازرگانی بێت، بەڵام سەرکردایەتی شێوازی زۆرە و لە ژیانی ڕۆژانەشدا بەدی دەکرێت. ئێمەی کورد خۆمان لە بنەڕەتدا هەر بەرگریکارین لەسەر ئەم بنەمایە پەروەردەکراوی کە لە داهاتوودا بەرپرسیارەتی گەورە هەڵگرین و ڕوبەڕووی ببینەوە. ناوبراو جگە لە کوردی زمانەکانی عەرەبی و ئینگلیزی بەباشی دەزانێت، کەسایەتیەکی جیاوازی هەیە بەوەی کە سەرنجی خستووەتە سەر کۆمەڵگە و بە جدیەتەوە کار بۆ پێگەیاندنی گەنجان و خزمەتکردنیان دەکا. لەو پێناوەشدا ڕێکخراوەکانی کوردستان فاوندیشن و ڤزت کوردستانی دامەزراندووە بەهۆی کار و پرۆژە و دەستپێشخەریەکانیەوە وەک هیوای گەنجان دادەنرێت. ئارین مەسرور بارزانی گرنگیەکی تایبەت بە دۆسیە جیهانیەکانی وەک گۆڕانی کەشوهەوا و پێشکەوتنی تەکنەلۆژیا دەدا و هەوڵ دەدا لەم ڕێگەیەوە خزمەت بە نیشتیمانەکەی بکات. ئەمە شوای کردووە لەلایەن بەرپرسانی باڵاوە وەک نمونەی گەنجێکی سەرکەوتوو بۆ سەرکردایەتی داهاتوو سیر بکرێت.